بەڕێزان سڵاوتان لەبێ. دوای زیاتر لە ساڵ و نیوەیەکمانەوەی لە ئەڵمانیا بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی، جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە کاژمێر نزیکی کاژمێرێک پێش ئێستا گەیشتەوە شاری سلێمانی. هەر ئەمڕۆژ سەرکردە و بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و عێراق پەیامی جۆراوجۆریان سەبارەت بە گەڕانەوەی تاڵەبانی بڵاو کردەوە. هاتنەوەی سەرۆکۆماری عێراق لە کاتێکدایە جیاواز لەو قەیرانە سیاسی و ئەمنیەی عێراقی گرتووەتەوە، پرسی دیاریکردنی کەسێک بۆ پۆستەکەی تاڵەبانی مایە مشتومڕی ناو حیزبەکەیەتی. ئەو کات دۆخی سیاسی هەرێمی کوردستانیش زۆر جیاوازە لەو کاتەی کە جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق هەرێمی کوردستان و عێراقی بەجێهێشت. بەڕێزان، کاردانە و ڕۆڵی گەڕانەوەی تاڵەبانی بۆ دۆخی ئێستای یەکێتی نیشتیمانی و هەروە هەرێمی کوردستان و دۆخی سیاسی عێراق بەگشتی لە دیوی دومی هەواڵ تاوتێ دەکەین بۆ مەبەستە میوانداری بەڕێز زوبێر عوسمان، جێگیری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. کاک زوبێر، بەخێر بێت بۆ بەرنامەکە. زۆر سپاس. بەڕێزان، ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی نارتی دەتوانن پرسیارەکانتان لە چوارچێوەی تەوەری بەرنامەکە بە کۆمنت بۆمان بنووسن. کاک زوبێر، سەرەتا کۆمنتی ئێوە سەرنجی ئێوە لەسەر گەڕانەوەی سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ ئێمە پێمان وایە ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە. بەڕێز مام جەلال هەموو سنوورەکانی تێپەڕان وەکو کەسێکی کاریزما. مام جەلال هەرەوە نییە هی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یان هی هەرێمی کوردستان بێ. مام جەلالی هەموو عێراق بوو. مام جەلال عێراقیشی تەنانەت تێپەڕاند و کەسێکی جیهانی بوو. هەم جێگری سۆسیال ئەنتەرناسیۆنال بوو و تا ئێستاش بەردەوامە لە پۆستەکانی لە هەموو ئەو پۆستانێک کە هەیبوو و هەم کاریگەری کەسایەتی جەنابی مام جەلال ئەوەندە کاریگەرە کە پێی خۆی پێگەیەکی تایبەتی هەیە لە هەموو کایەکانی سیاسی، سەربازی، کۆمەڵایەتی، تەنانەت ئابووری، ئاشتی و ئارامی و ئۆقرەیی. بۆیە گەڕانەوەی مام جەلال ئەمڕۆ گوێم لێ بوو ئەمریکا بە ڕۆژێکی مێژووی وەسفی کرد و وەکو جەنابەت ئیشارەتت پێدا لە بیدایەت هەموو سەرکردەکانی هەرێمی کوردستان، عێراق، ناوچەکە بە تایبەت ئێران و دەوڵەتە دۆستەکان هەمویان پەیام و پیرۆزبایی و خۆشحاڵی خۆیان بەو ڕۆژە مێژوویە دەربڕی جگەلەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی حیزبایەتی. پێم باشە دواتر لەسەر کاردانە و کاریگەری و ڕۆڵی سەرۆکۆماری عێراق بکەین لە ئەم پرسە و لە دۆخی سیاسی ئێستا عێراق و هەرێمی کوردستاندا. بەڵام سەرەتا باس لە پرسی مەراسیمی پێشوازیکردن لە سەرۆکۆماری عێراق ینی هیچ تێبینێکتان هەیە لەسەر کە بەشێکی زۆری هاوڵاتیان لە ڕێی تەلەڤیزیۆنەکان و کەناڵەکانەوە چاودێری گەڕانەوەی سەرۆکۆماری عێراقیان دەکرد لە فڕۆکەخانە شێوازی و مەراسیمی پێشوازیکردنی ینی هیچ تێبینێکتان نییە لەسەری کە هەندێک دەڵێن کە دەکرا بە شێوەیەکی تر وایە وەکو سەرۆکۆماری عێراق بۆ پێی سەرۆکۆماری عێراقە بە شێوەیەکی ینی جیاوازتر و مەراسیمێکی تایبەتی بۆ ساز بکرایە. بڵێ، من لەوانەیە ڕێی خۆم جیابێ، من پێم وابوو دەبوایە مەراسیمێکی شکۆدار کە لەگەڵ هەیمەنە و هەیبەت و سوڵتانی بەڕێز مام جەلال بگونجێت ساز بکرایە. بەڵام جەنابی مام جەلال خۆی ئەمەی قبول نەبووە، ئەوە ڕاستیە، نەک بڵێ دروست کراو بێ. خۆی حەزی نەکردووە هەم لەبەر ئەوەی ڕەمەزانە گەرمایە و لەلایەکی تر ئەگەر ئەندامانی مەکتەبی سیاسی چوبوانە دەبواە دەستەی دامەزرێنەریش بچێ بەوەی نیگەران نەبن. ئەگەر ئەوان چوبانە دەبواە ئەندامانی سەرکردایەتیش بچن. ئەوان چوبوانە دەبواە ئەندامانی سەرۆکۆماری وڵاتێکی عێراق وەک خۆشت باس کرد ینی ئەو نوێرایەتی هەموو عێراق دەکات نەک لایەنێکی سیاسی. فعلەن دەبواە سەرۆکایەتی کۆمار و ئەندامانی پەرلەمان و هەموو ئەوانەی پەیوەندیدارن بە کایایی سیاسی و لایەنە حیزبی و ئەو خەڵکانەی کە هەواڵی بەڕێز مام جەلال بوون لە دەرەوەی حیزبایەتی هەمویان ئامادەیان هەبێ ئەو هەموو خەڵکە ئامادەی هەبوایە مەراسیمەکە یەکجار گەورە ئەبوو کە جەنابی مام جەلال خۆی نەویستووە خەڵک ماندوو بکات و مەشغوڵ بکات بە ڕەمەزان بە گەرمە وەزعی ئەمنی عێراق لەبارە خەڵک لە بەغاوە بێت بۆ دەڵێن دەکرایانی بە شێوازێکە پێشوازی کرایە و لەگەڵەوە شارڕەچاوی بارودۆخی تەندروستی تاڵەبانی بکرایە. ئەوەی مناگەدار بم هۆکارەکەوە نییە تەندروستی خراپ بێ، هۆکارەکەوەیە خۆی نەویستووە خەڵک تووشی ماندووبوون بکە بەو گەرمایە بەو ڕەمەزانە و لەلایەکی تر ئەو هەواڵانەی کە چوون بۆوێ خانەوادەکەی خۆیەتی و بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم وەکو دکتۆری تایبەتی خۆی لەگەڵ ئەو
خانەوادەکەی خۆی و بە شەکل لەو هەواڵانە چووە و هەر بەرنامەکەش وا بوو چەندین ڕۆژە من ئاگام لێتی لەگەڵ گەڕانەوەی هەردا ئەبەزێت و ئەڕواتەوە بۆ شوێنی پشودانی خۆی لەوێ کەس نبینێ لە ڕۆژانی دواتر بەرنمەکانی تەسەور ئەەکەم دەست پێ بکە بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە پێویستە بیان بێنێت و وردە وردە کە کەمێکیدا چێ حەسایەوە. بەڵێ سەبارەت بە ئەو دۆخی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش زۆر جیاوازە لەو کاتی کە تاڵەبانی نەخۆشکەوت و چوە دەرەوەی وڵات. ئەنی هاتنەوەی لەم کاتەیە بە بۆچوونی ئێوە چ کاریگەریکی دەبێ خۆ دەتوانێت بەڕێز باس لەوگر کە دۆخی تەندروستی ڕێگر نەبوو لەوەی کە مەراسیمی پێشوازی بۆ ساز بکەن دەتوانێت بێتەوە ناو پرۆسی سیاسی بە جۆرێکی دیکەوە لەم دۆخە تایبەتەیە کە زۆر جیاوازە لەو کاتی کە تاڵەبانی عێراق و هەرێمی کوردستانی بەجێهێش ڕۆڵی هەبێت. ڕوونە لای هەمووانمان دوای ئەوەی سەرۆک مام جەلال نەخۆشکەوت و با بڵێن غیابەیان ئەو ماوەیە کە لێرە نەبووە عێراق بۆنی خوێنی لێدێت ویان با بڵێن بۆتە گۆمی خوێن فتنەی تایفی کێشەی مەزهەبی تەنانەت هەرێمی کوردستانیش تێوەگڵاوە و دەربازی نەبووە لەو قەیرانەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی عێراق و ناوچەکە بۆتەوە. ئەمانە هەموو دەلالەت لەوە ئەکەن جەنابی مام جەلال لەسەر مێزەکەی خۆی هەموو لایەنەکانی بانگ ئەکرد بە دوو قسەی خۆش بە سیاسەتی حەکیمانەی خۆی بە دوو نوکتە ئیتر چارەسەریە دۆزیەوە بۆ هەموو ئەو قەیرانانەی لە عێراق دروستە بوون. لە دوای غیابی ئەو کە ئەو ماوەی لێرە نەبووە کێشەکان قوڵتر بوونەتەوە هەم لە سەبارەت بە کێشە هەڵواسراوەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق هەم شیعە و سوننە خۆ بەخۆیان هەم داگیرکردنی چەند پارێزگایەکی عێراق لەلایەن ئەو خەڵکانەی کە لە دەرەوەی عێراقەوە هاتوون زۆرینەی چیچانین ئەفغانین نازانم تاڵەبانی سەر کۆمار ینی لە بەغدا بواە ئەم گرفتانە ڕووینەدا پێتان وایە ینی قەنەعەتان بۆ جۆرەیەوە تەسەوڕەکەم بە شێکیان ڕووی نەدابووانە من ناتوانم بڵێم بەڕێز مام جەلال ئیتر هەموو شتێکی کۆنتترۆل ئەکرد بەڵام تەوەقوعەکەم بە شێکیان ڕووی نەدابووایە ئەمڕۆ بەگەڕانەوەی بەڕێزیان من خۆم و تەسەور ئەەکەم بەشێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و تەنانەت لە هێز و لایەنە سیاسیەکانی عێراق هەز بە ئەمان هەز بە ئۆقرەیی هەز بە ئارامیەک بکەن چونکە بەڕاستی مام جەلال لەکوێ بێ ئارامی ئاشتی ئۆقرەیی خۆشگوزەرانی ڕوو لەو شوێنە ئەکە. ئەمە مێژوو سەلماندوێتی ئێستا مام جەلال بە ڕۆژێک و مانگێک و ساڵێک نەبووتە ئەو مام جەلالە مام جەلال بەری ڕەنج و تەجروبە و خیبرە و هینی خەباتی زیاتر لە 6 ساڵ ئێستا دۆخی تەندروستی ینی بە جۆرێکە کە وەک دەزانێت تاکو ئێستا خۆی شتێک ڕوون نییە کەمە ڕەنگە پرسیاری ئەزۆینی خەڵک دۆخی تەندروستی سەر کۆماری عێراق بێت بەڵام یارمەتی دەدا کە بێتەوە ناو پرۆسی سیاسی ئەوەی زانیاریتان هەیە لە سەبارەت بابەتە بەڵێ من ئەوەی ئاگام لێتی لە تەندروستی بەڕێز مام جەلال لە ڕێگای کەسی باوەڕ پێکرا و تەندروستی زۆر باشە یعنی هەم ئەتوانێت قسە بکە هەم ئەتوانێت لە ڕووی بیر و هۆش و تەنانەت لە ڕووی جەستەیش زۆر باشە بەڵام قەت نابێتەوە ئەو مام جەلالەی بەر لە نەخۆشکەوتنی بەر لە حەڤەی 12/2012 بەس خۆتان نەزانن لە دۆخی ڕزگاری بووە دۆخە سیاسی ئێستا بوون هەیە ئەوەی من ئاگدار بم کە لە ئەڵمانیاش بووە ئاگای لە سیاسەتی یەکێتی لە سیاسەتی عێراق لە ناکرێت بڵێم هەموو وردەکاریەکان بەڵام ئاگداری زۆرینەی بەڕێوەچوونی سیاسەتی هەرێمی کوردستان و عێراق بووە کەواتە لە ئێستانی بە جۆرێکە دۆخی تەندروستی کە دەتوانێت بڕیار بدا بڕیاری سیاسی بدا سەبارەت بە هەر پرسێکە پەیوەندی بە تایبەت بە خودی یەکێتیەوە بێت ئەم بەڕێز مام جەلال پیاوەکی وردبین پیاوەکی دووربین خاوەن بڕیاری سیاسی و استراتیجی و تەکتیکی بووە و پێشم وایە ئێستاش دەتوانێت بڕیار هاتنەوەی لەم کاتەیە پەیوەندی بە پرسیەک لاکردنەوەی پۆستی سەرۆکۆمەر پۆستەکەی خۆیەوە هەیە کە جاریکە ینی ئێستا کە پرسی دیاریکردنی کاندیدێک بڕیارە تا ڕۆژی چوارشەمە کاندیدێک یەکلا بکرێتەوە پۆستی سەرۆکۆمەر لەلایەن ئێوە هویەتی نیشتیمانی کوردستان ینی هاتنەوەی تاڵەبانی پەیوەندی بەم بابەتەوە هەیە خۆتەزانی ئەم پۆستە دراوە بە کورد
استحقاقی کوردە لە ناو کوردیش استحقاقی یەکێتیە هەم بە پێی ڕێکەوتنامەی استراتیجی نێوان یەکێتی و پارتی بێ و هەم بە پێی ئەو دەنگانە بێ کە یەکێتی لەسەر مستەوای هێزە کوردستانیەکان هێزی دووەمە و لەسەر عێراقیش حسابی تایبەتی بۆ کرێ و پێشتریش ئەو پۆستە لای یەکێتی بۆ جەنابی مامجەلال سەرۆک کۆمار بووە ئێستا لە ناو یەکێتی چەند ئەگەرێک هەیە مثلەن زۆر ئاساییە برا هەواڵانی مەکتەبی سیاسی بە دەنگدان یەکلای بکەنەوە چه هەواڵێک کاندید ئەەکەن بۆ ئەو شوێنە بەڕێز مامجەلالیش مینزمنیها یەکێکە لەو دەنگانە و ئەکرێ دەنگی مامجەلال بە دوو دەنگش حساب بکرێت لەبەر ئەوەی کەسی یەکەمی حیزبەکەیە چون بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی کەسی یەکەم لە چ لایەک بێ ئەگەر لە کاتێک وەکو یەک بن ئەو لایە براوە ئەبێ بەڵێ تەسەور ئەەکەم بۆ بەڕێز مامجەلال هەموو لایەکە زانێ بۆ ئەوە نەهاتۆتەوە پۆستی سەرۆک کۆماری یەکلا بکاتەوە چێ ئەچێ چێ ناچێ بەڵام تەسەورەکەم ئەگەر هەواڵانی مەکتەبی سیاسی کاتیا ینی داهاتەوە بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی ئەگەر پرسی کاندیدکردنی پرسی ینی دیاریکردنی سەرۆک کۆماری لە ئارادەنە بۆ ینی پەیوەندیان بێکەوە نیەم دوو بابەتە نەخێر لەبەرەوە نەگەڕاوەتەوە پێشتر بەرنامەوە بوو یەکی حەوت بگەڕێتەوە بەڵام ئەو تیمانەی لەگەڵی بوون دکتۆرەکان ئامادەیان تێدا نەبوو لەو کاتە و خۆتەزانی دەبێت بە هێڵی تایبەت و بە فڕۆکەی تایبەت بگەڕێتەوە ڕەزامەندی وڵاتان وەربگیرێ هەموو ئەوانە سەبەب بوون چونکە ماوەیە کە دەنگۆی هاتنەوەی بەڕێزیان هەیە بەڵام لە پێرێوە کات و بەروار و شوێنەکە دیاری کرا کە ئەو بابەتی کە زووتین نیشتۆمەڕی لەسەر ئاستی میدیاکان دێتە هەناوەتە ئارا چەند ڕۆژێکە پرسی یەکلاکردنەوەی کاندیدی سەرۆکایەتی کۆمارە لایەنێکی تیشمانی کوردستانەوە کە وەک دەبینێت وەک باز دەکرێت ناکۆکی هەیە نێوان چەند کاندیدێک بۆ دیاریکردن و یەکلاکردنەوەی کەسێکیان کەواتە لە ئێستا سکرتێری گشتێکی دەتوانێت بڕیار بدا لەسەرەوەی کە کاندیدێک دیاری بکە بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار بە دڵنیاییەوە هەم بەڕێز سکرتێری گشتی دەتوانێت بڕیارەکە بدا و هەم هەواڵانیشمان ئەوە نییە نەتوانن یەکلای بکەنەوە چێ ئەبێ بەسەرەوە کۆمار چونکەوانە خەڵکی یەکلا نەکراوەتەوە نەخێرتە ئەمڕۆ خەڵکی بەتوانامان زۆرە ئەیانەوێ باشترین کەسی لێهاتوو شایستە بنێرێ بۆ ئەوەی هەر سەرۆک کۆمار نەبێ بتوانێت دیفاع لە مافەڕەوایەکانی گەلی کوردستان بکات و دیفاع لە ئەو گرنگجی پۆستی سەرۆک کۆماری بکات کە لەوێ گرنگجێکی تایبەتی خۆی هەیە هەم بۆ کوردستان هەم بۆ و پەرلەمانتارێکی خۆشتانەکو یەکێتی نیشتیمانی لە بەغدا دەڵێ بەهێزترین کەس ینی ئەو کەسی کە چانسی بەهێز بێ دکتۆر فواد مەعسوومە ئەم پرسەیەک لە نەکراوەوە تا کوێسای خودم پەرلەمانتارم لێدوانی چۆن داوەگەر ئەم پرسە تا کوێسایەک لە نەکراوەتەوە بە بۆچوونی من بۆ چوونی خۆیەتی تا ئێستا بەڕسمی لەلایەن مەکتەبی سیاسی لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی ڕانەگەیەنراوە چێ ئەو پۆستە وەرئەگرێ تا ئێستا ئەوە یەکلا بۆ تۆ پۆستەکە هی کووردە لە ناو کورتی یەکێتیە و لە ناو یەکێتیش هەواڵانی مەکتەبی سیاسی و ئۆرگانە پەیوەندیدارەکان بە دوای باشترین کەس کە لێهاتووترین کەسایەتی بێ بتوانێت ئەگەر هەرچەندە کەسیان نابن بە بەڕێز مامجەلال بەڵام هیچ نەبێ بتوانن وەکو خوێندکارێکی بەڕێز مامجەلال باڵانسی هێز لە کوردستان لە عێراق لە ناوچەکە ڕابگرن بۆ ئەو پۆستە شیاو بێ کاچێتاوێ کەسی باشمان زۆرە بەڵام باشترینیان دەتوانێت بەڵێ کۆتایی بەو ناکوکیانە بێنێ کە پێسە لە پێشریانی لە ئێستاشا لەسەرم پرسە هەیە لەسەر پرسی کاندید تەسەوڕەکان بەڕێز مامجەلال ئەگەر پێویست بوو بڕیاری خۆی بدات و یەکلاشی بکاتەوە ئێوەکو ئەنجومەنی ناوەند لە پرسیداریکردنی ئەم کاندیدانەدا هیچ پرس و ڕایەکتان پێ دەکرێت ڕۆڵتان چی دەبێت بەتایبەت کاندیدی سەرۆک کۆمار کە پۆستێکی گەورە و سیادیە لە ئەساسی عێراقدا ئێمە بەپێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی تەنها بۆ ئەو پۆستانەی کە بە هەڵبژاردن ئەبن دەبێت بە فلتەری ئەنجومەنی ناوەند تێپەڕێت و ئەنجومەنی ناوەند پەسەندیان بکات ئەوانەی دائەندرێن بە تەزکیە یان وەکو نوێنەری یەک ڕیزی کورد و کۆدەنجی کورد ئەنێردێن ئەوانە لە دەسەڵاتی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتیدان بەڵام ئێمەش ڕێی تایبەتی خۆمانمان هەیە و گوێمان لێ ئەگیرێ بەڵام بۆ تایبەتیەوە چێ دەتانەوێت بۆ منە چەند کەسێک کە کاندید کراوە ئێوە پێتان باشە یان سەرۆک کۆماری عێراق کە ببوورە من بۆم تەواو نەکردی بۆ پۆستی بۆ پۆستی سەرۆک کۆماری تا ئێستا هەواڵانی مەکتەبی سیاسی تووشی قەیرانێکی وا نەبوون بۆیان یەکلا نەبێتەوە تا ئەنجومەنی ناوەند تەدەخول بکەوەی ناکۆکی هەیە لە یەکلاکردنەوەی کاندیدەکە تا کوێسایەک لە نەکراوە ناکۆچی لەسەر ئەوە نییە
کێشە دروست ببێ ناکۆچی لەسەر ئەوەیە باشترین کەس بنێرێ تا ئێستا ئەوە نەگەیشتونەتە دوا بڕیار ئەو باشترین کەسە چێ بۆەوەی ئەو پۆستە وەربگرێت و هەم کەسێکی دیبلۆماسی کەسێکی ئیداری لە هەموو بوارەکان کەسێکی ناوان پێتان وایە باشترین کەسکیە بۆ پۆستە شتێکی دەریکراوتان هەیە تا ئێستا هیچ ڕاوێژێکی ڕسمی بە ئەنجومەنی ناوەن نەکراوە ئەگەر ڕاوێژمان پێکرا من ناتوانم لە جیاتی ئەنجومەنی ناوەن لێرەوە بڕیار بدەم وەکو ڕێی شخصی خۆم لەوانەیە بتوانم جێگری سکرتێری ئەنجومەنی بەڕێسان دەبێ مڕەشەحەکانمان بۆ بنێرێ ئێمە بین بۆ بەردەم کۆبوونەوەی فراوانی ئەنجومەنی ناوەندی لەوێ دەنگدانی نهێنی و تایبەتی بۆ بکرێ ئەو کاتە دەنگی زۆرینە لەگەڵ کامیان کۆمار بەس کۆمەڵێ بابەتی دیکەی پەیوەندی بە پرسی ناوخۆیەکێتی نیشتیمانی کوردستان هەیە دەتوانێت سکرتێری گشتی چ ڕۆڵێک بینێ بۆ کۆمەڵی بابەتی دیکە و وەکو نەبەستنی کۆنگرە کۆمەڵێ کێشی ناوخۆیی و حیزبە کە پێشتر و تا ئێستاش لە ساسی ڕاگەنەکانیش باز دەکرێت دەکرێت چ ڕۆڵێک بینێ جیاواز لە پرسیداریکردنی سەر کۆمار طبعا بەڕێزمام جەلال ڕۆڵی کاریگەر ئەبینێ وەکو پێشتر باسم کرد بڕیاری خۆی ئەدات سەبارەت بە کۆنگرە کێشەیەکی ناوخۆی حیزبەکەی خۆمانە کەی زەمینە سازی بۆ کرا و لەبار بوو زروفی یەکێتی بۆەوەی کۆنگرە بەستێ مەسەلاً یەکێک لە هۆکارەکانی نەبەستنی کۆنگرە ئەوە بوو بەڕێز سکرتێری گشتی لێرە نەبوو ئەوە بەڕێزیان هاتەوە کاتی خۆی کە بە پلینۆم کۆنگرە دواخرا بۆ مانگی یەک و لە مانگی یەک بەهۆی سەرقاڵی هەموو لایەکمان بە هەڵبژاردنەکان ئەوە بوو نەتیجەی هەڵبژاردنەکانیشی کۆتایی هات بەڕێی من وەکو شخصی خۆم هیچ هۆکارێک نەماوە بۆی ئێمە کۆنگرە دواتر بخەین و پێم وایە پێشتریش بەلاغی ئەنجومەنی ناوەندیمان دەرکردووە دەبێت تا کۆتایی ساڵی 2014 کۆنگرە بگیرێت بەڵام هیچ پاساوێک نییە بۆی کە تا کۆتایی ساڵ کۆنگرە نەبەسرێت هیچ پاساوێک نەماوە بەڵام وەکو پێم وتی کۆنگرە کێشەیەکی داخلی حیزبەکەی خۆم لەگەڵ هاتنەوەی سکرتێری گشتی حیزبەکەتاندا دەتوانن ینی کۆنگرە بەسن بەڵێ دەتوانین بەڵێ سەر سەبارەت بە خودی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی بڕیارە بەرپرسانێکێتی لە ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئێوە کۆنجومەی ناوەند سەردانی بکەن ینی ئەمەتان بڕیارە سبەی نەبچنە سەردانی هەمووتان ینی ئەمە شێوە کۆبنەوەیەک دەبێت خودی دارێکی سەرەتایی دەبێت شتێک لەو جۆراگە دەرکراوە ئێوە سبەی دەچنە دیداری سکرتێری گشتی بەڵێ لە داهاتوو بەڕێزمام جەلال بەرنامەی خۆی ئەبێ بۆەوەی پێشوازی لە هەموو ئەو هەواڵە دێرینانەی بکات لە بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی حیزب و لایەنە سیاسیەکانی عێراق هەرێمی کوردستان بکات و بۆ ئۆرگانەکانی خۆشمان هەم مەکتەبی سیاسی هەم سەرکردایەتی هەم ئەنجومەنی ناوەند و باقی ئۆرگانەکانی تر بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی ناوەند ئەگەر بتەوێ سبەینێ ئێمە بچین سەردانی بکەین وەڵامی ئەمە دەستکەوێ تا ئێستا ئاگدار لە بەرنامەدانەوە بەم زوانە سەردانی بکەن یان سبەینێ تەسەوڕەکەم لەو زوانە سەردانی بکەین بەڵام تا ئێستا ئاگدار نەکراوینەوە بەڕسمی بۆ ئەوەی بچین سەردانی بکەین و بەڵێ کۆمەڵە پرسیارمان بۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک پرسیارێک دەڵێ هاتنەوەی تاڵەبانی چ ڕۆڵێکی ئەبێ لە یەکلاکردنەوەی پۆستی پارێزگای سلێمانی هەڵبژاردننی ئەم کاتە بۆ هاتنەوەی مانای چییە؟ بەڕێزمان جەلال هەمیشە لەگەڵ یەک ریزی کورد بووە لەگەڵ ئەوەیە هیچ لایەنێک پەراوێز نەخرێ و هەر سیاسەتی حیزبەکەش هەروە بووە ئێمە ئێستا توانین زۆرینە دروست بکەین لەگەڵ پارتی لەگەڵ حزابە ئیسلامیەکان لەگەڵ ئەو کورسیانەی ترکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە بەڵام بڕوامان بەوە نیە لەوانەیە گۆڕانیش بتوانێت ئەمە بکات دژ بە ئێمە هەردوو لامان هەم ئێمە هەم گۆڕان بڕوامان بەوە نییە هیچ لایەکمان لایەنەکەی تر پەراوێز بخەین و پێمان وایە دەبی بە هەمووانمان ئەو حکومەتە دروست بکەین و حکومەتی یەکریزی نیشتمانی ڕنگدانەوەی لەسەر هەموو دەوترێت دوای نەخۆشکەوتنی تاڵەبانی زیاتر پەیوەندەکانی گۆڕان و یەکێتی زیاتر دوورکەوتنەوە لە یەکتری و بەهاتنەوەی تاڵەبانی هەندێک بێت بۆ چون وایە کە ئەو پەیوەندیان ئاساییتر دەبێتەوە و پێدەچێت تاڵەبانی پۆستی پارێزگای سلێمانی کە ئێستا مشتومڕی نێوان هەردوو لایەنە بدات بە گۆڕان بەو شێوەیە نییە من پێم وایە ئەوەی لە ڕاگەیانەکان ئەوەی لە ڕاگەیانەکان لە حملەی ئینتیخابی هەبوو ئەوە بۆ ڕاکێشانی نفوزی خۆیان و بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکان سەرکەوتن بەدەست بهێنن هەم شتی زۆر ڕاستی تیا بوو و هەندێک شتیشی تیا بوو کە دەبواە نەوترێت و باس نەکرێت لە کاتی حملەی ئینتیخابی بەڵام خۆتە زانی حملەی ئینتیخابی شتێکە ئەکرێ بڵێن زیاتر بۆ ئەوێ سۆزی دەرڕابچێت بەڵام ئێستا بەگەڕانەوەی سیاسی عێراقدا سەورەکەم بارودۆخەکە باشتر بێت و بەرەو ئاشتی و ئارامی و زیاتر بۆ دۆخی سیاسی عێراق پێشتر بەڕێزیش باس لەوە کرد لە کاریگەری سەر کۆماری عێراق کرد لە سەر دۆخی سیاسی عێراق بەتایبەت لە نێوان سونە و شیعەدا لە ئێستاە
لە پچاو پێکەوتنێکی لەگەڵ هێناغتی گەورە ڕاوێژکارێکی خودی سەر و کۆمار باسی لەوە کرد کە بەم دوایانە بەر لە نەخۆشکەوتنی تاڵەبانی هەندێک بۆچوونی تازەی لاگەڵاڵە بوو ڕەنگە گەر نەخۆش نەکەوتایە زۆر بۆچوونەکانی گۆڕانکاری بەسەدابێت سەبات بەتابێت بە پرسی وەک لێی دەخوێنێتەوە پرسی مافەکانی کورد و پرسی سەربەخۆی کوردوان ئێستا پرسێک لە ئارەدایە پرسی ئەنجامدانی ڕاپرسی وەگەڕانی نەسوودا بڕاوەکان ئەنی پێشی وەک باز دەکرێت و تا ئێستاش وەک هەندێک لە چاودێران دەڵێن جیاوازی لە هەڵوێ سینەوانێکێتی و پارتیدا هەیە پێتان وایە کە ئێستا سەر کۆماری عێراق لە بەچاوگرتنی لە دوانی ئەو ڕاوێژکاری گۆڕانکاری بەسەر هەندێک لە بۆچوونەکانی هێنا هاتبێ بەتایبەت سەبارەت بە پرۆسی سیاسی عێراق و مافەکانی کورد لە وڵاتە من پێم وایە ئەو گەورە ڕاوێژکارە هەرچەندە نازانم چێە بەڵام کاک فەخری کەریم تەسەورەکەم هەر بۆ چوون و تەسەوراتی خۆی بێ نەک تەسەوراتی بەڕێز مام جەلال بێ بەڕێز مام جەلال هەمیشە پیاوەکی دووربین بۆ وەکو پێشتر باسم کرد ئەو ئەیزانی دوای چەندین ساڵ چۆن سیاست بکات و چی ئەبێت و ئەنجامی چی ئەبێ و پێم وایە بەڕێز مام جەلال هەمیشە خەباتی کردووە بۆ سربەخۆی کورد و بۆ سربەخۆی کوردستان و یەکێک لە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1982 کە بڕیاری لەسەردرا مافی چارەی خۆنووسین بۆ بۆنەتەوەی کرد پێش هەموو حیزبەکانی سیاسی ئێستا پێ دوای ئێستا پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕاپرسیاوێ بۆ گەڕانەوەی ناوچدا بڕاک بەتایبەت بۆ پرسی سربەخۆی کە وەک دەبێت بۆچوونی جیاواز هەیە لەسەر ئاستی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان و ئێوە جوگوکێتی نیشتیمانی کوردستان تاڕادەیەک هەندێک بۆچوونی جیاواز هەیە ئەس ئاستی باڵا من پێم وایە ئەوانەی لاف و گەزافی ئەوە لێ ئەدەن باس لە دەوڵەتی سربەخۆیی کوردستان ئەکان تا ئێستا بەڕسمی پرۆژەکەیان ئیعلان نەکردووە هەر شتێکیان قسەیەکیان فرەداوەتە بازار ئەمە ناکرێ ئیش لەسەر شتێ بکرێت کە پرۆژە نەبێ کە بەرنامە و پیلانێکی تۆکمە و ڕێکوپێک نەبێ بۆ ئەوەی بتوانرێ ئیشی لەسەر بکرێ چونکە ریفراندۆم یەکێکە لەو سێ تەوەرەی کە مادەی 140 بەسەردا دابەش بووە خۆ دەزانی جێبەجێکردنی مادەی 140 هەم تەطبیعە هەم ریفراندۆمە لەو ناوچانە هەم دواتر ئەو مافەیە کە خەڵک خۆی بڕیاری لێ ئەدات لەبەر ئەوە ریفراندۆم بە مانای سربەخۆی دەوڵەتی کوردی نایە بە مانای سربەخۆی کوردستان نایە ئێمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سربەخۆی کوردستانە لەگەڵ دەوڵەتی کوردستانە بەڵام لە هەموو دۆخەکان بەڵام ئایا دەوڵەت هەر ئەوێ خۆمان بڵین دەوڵەتێک دروستەکەین بۆ کوردستانیان دەبێ کۆڵەگەی ئەساسی و پایەی سەرەکی بۆ ئەو دەوڵەتە دروست لە بیدایەتەوە لەگەڵ دروستکردنی ئەو پایانە بۆ دەوڵەت هەر سەبارەت بە خودی ئسکرتێری گشتی هاتنەوەی تاڵەبانی دۆخی لە کاریگەریەکان لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان بەتایبەت لە پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ لایەنەکانی دیکە چی دەبێت بە کورتێکە قسێکت ما بێسواز دەکەم وەڵام من پەیامی خۆمم هەیە دەبواە بیدایەت من بەو بۆنێەوە پیرۆزبایی لە کەسوکاری شەهیدان لە ئەفسەر و فەرماندە و پێشمەرگە قارەمانەکان بکەم کە گیانی خۆیان بەخدەکەن لە پێناو ڕزگاری کوردستان لە زیندانە سیاسیەکان و کەمەندامانی سەنگەر و هەموو چین و توێژەکانی کوردستان و پەیامی من ئەوەیە هەموو خەڵک بە خۆشی و بەشایی و هەڵپەرچێ خۆشحاڵی خۆیان دەرببڕن و بە هیچ شێوەیەک تەقە نەکرێ و پێشم وایە بەڵێ کاریزمایی کەسیەتی بەڕێز مام جەلال کە هەم خۆی پارێزەرە و یاساناسە هەم ڕۆژنامە نووسە هەم سیاسەتمەدارێکە توانیویەتی قەناعەت بە ئەو پەڕی بڕوا بەخۆبوونەوە بە کەسە بەرامبەرەکان بکات کاریگەری ئەبێ لەسەر عێراق لەسەر ناوچەکە لەسەر هەرێمی کوردستان و زۆر سپاس کاتمان لە مەزگەر عوسمان جێگیری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێزان زۆر سپاسیش بۆ بەرەزان سپاس بۆ ئێوە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێک خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ